کابینێدا بێ ئینشاءڵڵا زیاتر بەرە بە گەنجەکانمان دەدرێت لە ڕووی وەرزشی لە ڕووی پەروەردەیی ئینشاءڵڵا زیاتر حکوومەت هاوکار دەبێت بۆ گەنجان لە ڕووی ژیانی هاوسەرگیری و لە ڕووی هەموو شتێک کە ینی گەنج پێویست حکوومەتێکی بکە فراوان بیتن بایەخ بە هاولاتیان بدە گەنجان هەڵبڕەخسێنی لە بۆ بێکاران یعنی حکوومەتێکی گەندە لە بیتن حکوومەتێکی پێشکەوتوی بیتن ئینشاءڵڵا پێشکەوتوش دەبیتن لۆ 4 ساڵی داهاتوو. هیوادارم ئەو حکوومەتە ئێستا هاتیە سەر حکم ئینشاءڵڵا ئیش بۆ گەنج دەکات، ئیش بۆ ئەو خەڵکە دەکات، کارەبای چا دەکات، ئاو چا دەکات، ڕێگاوان چا دەکات. مامە کورد هەموو برایەکین، هەموو خزمەت دەکەین هەر بۆ حکوومەتە. ئەگەر بێتەوە حکوومەتە ئیش بۆ گەنج بکە بۆ خەڵک بکات ئەمە چمان دەوێت.